پیرۆزی چەندکێ ئەخۆ کوردستان نیشتیمانی کورد بەرز پیرۆزی چەندکێ ئەخۆ بەسەر بەخۆی بەخێن و بەگیان بە ماڵ و منداڵ بە قوربانی تۆ بەسەر بەخۆی بەخێن و بەگیان بە ماڵ و منداڵ بە قوربانی تۆ کوردستان کوردستان گریان و بابا بفرینی آلی لاوانی نقشی گریان و بابا بفرینی آلی لاوانی نقشی یارە نەمامێک بچێنە شارێک سەوز بکە ئێمە سوپاسی برای بەڕێزمان کاک مەریزە ڕەنگە دەکەین کە هەستا بەسەرکردنەوەی ئێمە کە دوو نەمام بچێنین ئێمە شەستانی لە زانکۆی ڕانیە دوو نەمامان چاندووە بە ناوی هەردوو بنەماڵەی شەید محەممەد و شەید بەشیر ئێمە دەستنیشانی برای بەڕێزمان دکتۆر ئەحمەد لەگەڵ دکتۆر دارا کە ئەوانیش هەستن بە چاندنی دوو نەمام کە نەمامەکان بچێنە لەسەر ئەرچی خۆیان ئێمە سوپاسیان دەکەین و سوپاسیان لە ڕەوی داگیر کاش دەرەوی کردی